گرینگە ئێمە دەبێت فێرە ئەو خەباتە بین قسەی کۆتایشم هەر ئەوەیە بڵێم هاوڕێیان ئەو ڕووداوانە ئیسپاتی کرد کورت میدیای نییە میدیا قەزم لەوێ مینبەرێک لە بەرامبەر جەزیرە و حەدەس و عەرەبیە بوەستی کایە بزنسمانە دەوڵەمەندەکانی کورد کاک فاروق بەجددی مێساوە لە سەمردنەی بوو دوور یعنی کورد و تەنی دوور بێ ئەحمەد ئیسماعیلە شێخ بازە یعنی دەیان لەو بزنسانە کاکە لۆک بۆ خۆتان یعنی ئەوانەی ملیارەهایان هەیە ملیارەها تۆپەکان کاکە بۆ کەناڵێکی نیشتیمانی دروست ناکە بەجددیمە وەکو جەزیرە بزانە هەموو ئومەی عەرەبی بەقەد جەزیرە پێی دەکرێت دیفاع لە قەزی عروبەت بکە یعنی ئەوە بە ئێمەمانان ناکرێت بە بزنسێکی گەورە دەکرێت تجاریشە قازانجیشی هەیە یعنی ئەو دەوڵەمەندە ملیاردێرانەی کورد چ لە باکوورن چ لە باشوورن بۆ کەناڵێکی جیهانی دروست ناکەن ئەلتەرناتیڤی لەو ڕووداوە نەقسمانە بوو هەرچەند ئەمە لە سوسیال میدیا 50 ملیۆن کورد شەو ڕۆژ خەریک بوو بەڵام زۆر گرنگە هاوڕێیان دەرکەوت پێویستمان بەو کەناڵە جیهانیەیە پێویستمان بە کەناڵەکە بە ئینگلیزی و بە عەرەبی بە تورکی بە فارسی شەڕی کورد بکات ئەوەش بەس بە بزنە ملیاردێرەکان دەکرێت و قازانجیشی لێ دەکرێتن خۆ زۆربەی ڕاگەیاندنەکان قازانجی هەیە نێچیرە ڕووداو دروست دەکە مەسرورە ئاوا و کوردستان 24 دروست دەکە یەکێتیە کەناڵی هەشتی دروست دەکە بەس کەسێک نایە پرۆژەی نیشتیمانی وایەبی دوو یەک قسەی ئەوەی کەش بڵێم کاوڕێیان ئێمە ڕاستە لە شەقام زۆر شۆڕش جێڕین ئەو پەڕی قوربانی دانین یعنی بڕوا بکە ئەوەی کەنەدا کردی ئەوەی لە ئەسکەندەناڤیا ڕوویدا بەو سەرمایەی خەڵک نەدەترسە دەهاتە دەرێ بە دەیان هەزار کەس ئەو ڕۆحیەتە لە کم ملت هەیە بەڵام کاکە تۆ دەبێ بە تەک ئەوە بچێ سەر ناوەندە جیهانیەکان مەسەن ئەو کەمپینێر لێنزی گراهەم زۆر گرنگە کە تو دەبینی 1 ملیۆن کەس ئیمزا بکە تا ئێسازان گەیشتە 300,000 زۆر گرنگە بیگەێنە 1 ملیۆنی زۆر گرنگە ئەوها گەنجەکان بسنە ناو یاریەکان داهێنان لە چکار و چالاکی بکەن لە ناو تویتەر و ئەکس و ئەوانە بکەیت لە ناو ناوەندە ئەوروپیەکان ئەوەمان کەمە خەباتی ئەوروپیت فشار لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەو کەزیە زۆر باش قۆزراوە ئەو مناڵانە زۆر باش قۆزراوە تۆ پێویست بە هەندێک لەو کەرەسانەیە گڕ لە میلەت بەردەی گڕی تێبەردەی بیکەی کەرەسەیەک عەدەستی پێ دروستکەم زۆر کەسێ بەم دەڵێ لۆ تەلەفۆن لۆ مەزهەری کاکە ئەمن بەس شخاتەکەم لێدا تێم دەگەی ئیشی من شخاتە لێدانەگەیە یعنی بەجددیمە لە گرچاڵی هەروەم کرد لە مسیار یعنی هەندێشت تۆ شخاتەکە لێ دەدەی شخاتە تۆ پێویست بە هەندێک ئەوەیە گڕ لە شتێک بەردەی بیتەقینەوە یعنی بۆیە بەڵام خەباتی ئەوروپی میدیا برادرانی قەندیل ماڵیان بە قوڕ نەژیرێ 50 تەلەڤیزیۆنیان هەیە تەسیریان نە لەسەر کۆمەلگا هەیە با بەڕاشکایی پێیان بڵێن دوایین شتیشە نە تەسیریان لەسەر کۆمەلگا هەیە نە پامێرشیان دەتوانی بستە جێیەک ڕاست نییە بڵێن وەڵا قبوڵمانی هەمیان ئەندامی سندیکای جیهانی لە بۆیان هەیە بسن ناو کۆشی سپی لە بۆیان هەیە تەلەڤیزیۆنەکانیان ئەو ێم بزانم بستە ناو کۆشی سپی ناو یەکێتی ئەوروپا بە خۆیان کاکاتت جێی ڕەخنن تەلەڤیزیۆن یەکەم تەلەڤیزیۆن ئەوان دروستیان کردیە لۆتسان بەس لە جێ خۆیان چەقینە کاکە بۆرە تەلەڤیزیۆنێکی پرۆژەی نیشتیمانی دیموکراتی لیبرالانە لەو ئەوروپایی دروستکە ئاوا شەڕی جەزیرە بکە شەڕی عەرەبیە بکە پێمان دەوێت ئەوانە تۆ پێگەی نەتەوەیەتی دەوێت تۆ دەتوێت شەڕی ئەو هەموو دژمنە کاکە خەلیج هەموو هاتبووە خەت خەلیج هەموو ئومەی عەرەبی هەموو ئومەی ئیسلامی لە کورد هاتبووە خەت خۆمان توانیمان بەڵام ئەو فەراغی ئەوروپیانەمان کەمە و فەراغی مینبەرێکی میدیایی کە بەرپەرچی ئەو درۆدە لەسە و شەڕانەی ئەوە بکە یعنی ئێساکە ئەمن بڕوا بکەن ئەوە میدیای ئەهلی کۆن جارە کاتبوون ئێرە لەگەریان بووین کاکە بنەس بەیان گوت ئەمە بمانەوێت شتێک بخینین و بچی سەیری ڕووداو بکەین وەرە ئێستاکە ئەوروپیەک بیەوێ سەیری کەناڵی لەسەر قەزەی کوردکە بە ئینگلیزی چێوە سەیر دەکە کام کەناڵ هەیە ئێن ئارتیقڵێکی زەعیفی هەیە کەناڵ هەر زەعیفی هەیە ڕووداو باشە وەسەتە وەنیە کاکە تۆ پێویستت بە کەناڵەکە بە قووەت وەکو جەزیرە بە هیوام بە هەتەرو بگرن هاوڕێم من هەرەوەندە دەڵێم بزانن 2 هەفتە لەمەوبەر هەموومان لە چ وەزعێک بوون ئێستا بەرەو سەرکەوتن دەڕۆین بەس ئەوە کاتیە
بە من ئەو ڕێکەوتنە هیچ جێبەجێ نابی هەرچەندە دەستکەوتی زۆر گەورەیە لە چاو 2 هەفتە لەمەوبەر هەرچەندە هەندێک شتی زۆر باشی هەیە خاڵی باش شتێدا هەیە بەڵام خاڵی لاوازی شتێدا هەیە بەڵام بڕوا بکەن هیچ لەو منتیقەیە ئیتفاقیە جێبەجێ نەبووە ئەگەر هێزت نەبی یەکێک ئەگەر هەر حاڵەتێکیش بی یەک نقطەی زۆر بەقووەت لەو ڕێککەوتنە من دەبینم کورت هێزەکەی دەمینێ ئەو زۆر گرنگە کە تۆ هێزی شتما پێت دەکرێت دیفاع بکەی پێت دەکرێت دیفاع بکەی ئەوە عەلەویەکان هێزیان نییە بزانە چیان بەسەر هات دروزەکان ئیسرائیل نەهاتنە پشتی لە عەلەویەکان